بەڵێن بابەتە تەوەری کاتژمێر 12 ئەمڕۆیە بە تایبەتی مەترسی مادەی هۆشبەر کە بە تیرۆری سپی ناو دەبردرێت لە هەرێمی کوردستان و هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ کەمکردنەوەی ئەم ئامارانەی کە ئێستا هی 6 مانگیمان بینی و هاوکات ئاگادارکردنەوەی هاوڵاتیان لەگەڵ میوانەکەم لەسەرم بابەتە قسە دەکەم. بەڕێز ئەرکان بیبانی گوتەبێژی بەڕێوەبەرایەتی نەهێشتنی مادە هۆشبەرەکان لێرە لەگەڵما زۆر بەخێر بێ. ئەو ئامارانەی کە بڵاو کراونەتەوە لە ماوەی 6 مانگدا لەو راپۆرتەدا بینیمان، بەڵام پێم وابێ ئامارەکە زۆر زیاتر لەوەیە، هی 11 مانگە کە لای جنابتان هەیە. ئەگەر ئەماژە بە ئامارەکان بکەن تا چەندە ڕێژەکە کەم بۆتەوە زۆر بۆتەوە بەرامبەر بە ساڵانی ڕابردوو؟ طبعی ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتنی نەهێشتنی مادە هۆشبەرەکان زۆر بەوردی کارمان لەسەر ئەوە کردووە کەوا بنەبڕی مادەی هۆشبەر بکەین لە هەرێمی کوردستان و زیاتر کارمان لەسەر بازرگانانی مادەی هۆشبەر بووە کردووە، مەبەستیشمان بووە کەوا نەهێڵین هەرێمی کوردستان ببێت بە ناوەندێک هەم بۆ ترانزیتکردنی مادەی هۆشبەر هەم بۆ بڵاوکردنەوەی مادەی هۆشبەر. طبعی ئامارەکان ئەماری 11 مانگی ڕابردوو ئەگەر بێت سەرنج بدەیت دەبینین لە 11 مانگی ڕابردوو 1577 تۆمەت بەردەستگیر کراون. لەم ڕێژەیەدا 958یان ئەوانە بوون کە کاری کڕین و فرۆشتنی یاخود بازرگانیان بە مادەی هۆشبەرەوە کردووە و دەستیش گیراوە بەسەر بڕی 858 کیلۆگرام مادەی هۆشبەر لەلایەن بەڕێوەبەرایەتی نەهێشتنی مادە هۆشبەرەکان. چونکە دەستگاکانی تریش بە هەمان شێوە دەستگا ئەمنیەکانی تریش کاریان لەسەر ئەم بابەتە کردووە و مادەی هۆشبەری تر دەستی بەسەراگیراوە. طبعی ئەوەی کە باسی دەکەم لێرانە هی پارێزگای هەولێر و دووهۆکەوە لە پارێزگای سلێمانیش 1500 تۆمەت بەردەستگیر کراوە. لەو ڕێژەیەش 490یان ئەوانە بوونە کە کڕین و فرۆشتنیان بە مادەی هۆشبەرەوە کردووە. طبعی ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتنی نەهێشتنی مادە هۆشبەرەکان بە شێوەیە کارمان کردووە، مەبەستمان بووە هەرێمی کوردستان لەم مەترسیە بپارێزین و خەڵکی هەرێمی کوردستان بپارێزین و ئێمە بووینەتە بربەستێک بۆ ترانزیتکردنی مادەی هۆشبەر بۆ وڵاتانی تر، چونکە مادەی هۆشبەر بە چەندین ئاراستە دەگوازرێتەوە و زۆر بەوردی کارمان کردووە. تەنانەت زۆر جار کار و چاڵاکیەکانمان گواستۆتەوە بۆ دەرەوەی خاکی هەرێمی کوردستان و چەندین بازرگانمان دەستگیر کردووە و توانیمانە چەندین ساڵاکی تر ئەنجام بدەین. باشەمە کاریگەری لەسەر کەمکردنەوەی ئامارەکان و بەکارهێنەرانی مادەی هۆشبەر و هاتنە ناوەی مادەی هۆشبەر بۆ هەرێمی کوردستان هەبوو بەرەبەر بە ساڵانی ڕابردوو لە بەرەوەی پلانێکی زۆر توکمە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان. بەدڵنیایەوە ئەگەر سەرنج بدەیتە ئەو ئامارەی کە باسم کرد، ئەمە دەگەڕێتەوە بۆ کار و چاڵاکیەکانی بەڕێوەبەرایەتی گشتنی نەهێشتنی مادە هۆشبەرەکان و گشت دەستگا ئەمنیەکانی تر. طبعی بەوردی کار کراوە، مەبەستیش ئەو بووە کەوا هەرێمی کوردستان پارێزراو بێتن لە مادەی هۆشبەر. هەرچەندە مادەی هۆشبەر لە هەرێمی کوردستان بمانەوە یان خود نەمانەوێ بە شێوەیەک لە شێوەکان بڵاو بۆتەوە، بەڵام ئێمە بە شێوەیە کارمان کردووە توانیمانە بڵاوبوونەوەکەی ڕابگرین لە ئێستادا. یعنی نێڵین لەوە زیاتر خەڵکی ئاڵوودە ببێتن و کار کراوە لەسەر هۆشیارکردنەوەی تاکەکانی کۆمەلگا، چونکە ئەمە یەکێکە لە خاڵە هەرە گرنگەکان. ئەگەر بێت و کەسێک هەوڵ بدرێت ئاڵوودەی مادەی هۆشبەری بکەن و زانیاری هەبێت لەسەر هەر خواردنێک یان خواردنەوەی یان خود هەر بابەتێک کە هی کێشانە یان خود سپرا بێ یان خود حەب بێ دەرزی بێ هەر بابەتێکی تری هۆشبەر بێ کە هەوڵ بدرێت بە شێوەی ناڕاستەخۆ پێی بدرێتن یان خود ئەو کەسێ نەزانێتن. طبعی چەند نیشانێک لەو کەسێ چەند نیشانێکی فیزیکی دەردەکەوێتن. یەکێک لەوانە ئەوەیە زاری وایە دەبینی ئەو کەسەیە بۆ ماوەی چەند شەو ڕۆژێک ناخەوێت ئارزووی خواردن ناکاتن. لێرەدا بۆی دەردەکەوێت ئەو خواردنەوە یان ئەو خواردنەوە یان خود ئەو شتێک کە پێی دراوە یان ئەو جۆرە مادە هۆشبەری پێی دراوە وای کردووە ئەو کاریگەریەی هەبێت لەسەر ئەو کەسەیە بۆیە ڕاستەخۆ ئەو کەسە درک دەکات و ڕاستەوخۆ دەتوانێت سکاڵای یاسایی لە دژی ئەو کەسەیە تۆمار بکاتن و خۆشی ڕاستەخۆ بچێتە شوێنێک تایبەت بە چارەسەرکردن، لەوێ چارەسەری وەربگرێتەوە هیچ سکاڵاشی سزایی لە دژی بەرز ناکرێتەوە بە تاوانبار هەژمار ناکرێتن. و زۆری تری مادەی هۆشبەرمانەیە هەر لەگەڵ بەکارهێنانی دەبینی ئەو کەسەیە هەست بە دڵتێک هەڵاتن و جێژبوون و هەست دەکات خەریکە دەڕشێتەوە. ئەمەش ئەو کە هەر کەسێک شتێکی وای بەسەر هات پێویستە ڕاستەوخۆ درک بەوە بکاتن کە خواردنێکە یان خواردنەوەیکە یان خود بابەتێکی کێشانە یان خود هەڵمژینە یان خود بۆنکردنە یان خود بە شێوەی قەترە یان دەرزیە هەر بابەتێک لەوانەکە بە شێوەی ناڕاستەوخۆ پێی درابێ یان خود لێی درابێتن دەبێت با بڵێن حەزەر وەربگرێتن و لە بەرامبەردا سکاڵا بکات لە کەسی بەرامبەر تاوەکو دەستگیر بکرێتن. ئێمە مەبەستمانە کە خەڵکی هۆشیار بن و کارمان کردووە لەسەر هۆشیارکردنەوەی خەڵک. ئەگەر هاتو کەسێک لە یەکەم جار بە پێدانی مادەی هۆشبەر هۆشیار بێتن و بزانێتن درکی پێ بکە کە مادەی هۆشبەری پێدراوە بۆی ئاڵودە نەبێت و نەبێت بە نێچیرێک بۆ بازرگانانی مادەی هۆشبەر و ڕێگر بێت لە بڵاوبوون. باشە کەواتە نیشانانەی کە بەڕێزت باست کرد ئەگەر بنەماڵەکان هۆشیار بن زۆر زوو توانن ڕێگەی لێ بدەن و هاوکاری ئێوەش بکەن. زیاترین جۆری بەکارهێنانی مادەی هۆشبەر ئەو جۆرەی کە بەکار دەهێنرێت چییە کە ئێستا بەردەست بێت و ئاسان دەست بکەوێت و زیاتر لە نێو چەت چین و توێژێکدا بەداخەوە زیاتر لە ناو چین و توێژی هەرزەکار و گەنجەکان زیاتر بەربڵاوە یان خود ئەوانەی دەتوانین بڵێن ئەوانەی کەلای ئێمە دەستگیر کراون
سەتاهشتای ئەوانەی تەمەنیان لە نێوان 18 بۆ 35 ساڵیدایە ئەوانەی کە لە لای ئێمە دەستگیر دەکرێن تەمەنیان لە تەمەنی هەرزەکاری یان خۆت پێگەیشتووە بەداخەوە ئەوانە بە ئامانج گیراون مەبەستیانە کەوا ئەم چین و توێژەیە لە هێز و توانای خۆیان بخەن و نەتوانن لە داهاتوودا خزمەت بە خاک وڵات بکەن ئێمە وەکو بەڕێوەبەراتی گشتی نێشتی مادەوەژبەرەکان هەڵساوی بە ئەنجامدانی سمینار لە زانکۆ پەیمانگا ناوەندە فەرمی و نافەرمیەکان و چەندین جارە هەڵساوین بە ئەنجامدانی سمینار بۆ مامۆستایانی ئاینی تاوەکو لە ڕێگای مینبەری مزگەوتەکانەوە بتوانن زانیارێکی تاوە بە هاوڵاتیان بدەن و هۆشیاریان بکەنەوە لەسەر کاریگەری مادەی هۆشبەر و لێکەوتە خراپەکانی کاریگەری مادەی هۆشبەر یەکجار زۆرە هەم لە ڕووی دەرونی هەم لە ڕووی جەستەی هەم لە ڕووی ئابووری هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە کۆمەڵێک لێکەوتەی خراپی دەبێتن و کاریگەری ڕاستەوخۆی دەبێت لەسەر تاک و کۆمەلگا بە شێوەیەکی گشتی و مادەی هۆشبەر هۆکارە بۆ ئەنجامدانی چەندین زۆری تاوانی تر واتە بۆ نمونە کەسێک بەکارهێنەری مادەی هۆشبەرە سیر دەکەیت چەک بەکاردێن تونند و تیژی بەکاردێن دەست دەبات بۆ کاری دزیکردن و کاری بازرگانیکردن و جاری وایە کۆمەڵێک کاری نایاسایی تر ئەنجام دەدا سیر دەکەی ئەو کەسێک کە لای ئەمە دەستگیر دەکرێت تەنها یەک کەیسی لەسەر ناکرێتەوە بەڵکو چەندین دۆسی لەسەر دەکرێتەوە چەند جارێک هەر دۆسی و سزایەکی تایبەت بەخۆی باش سەرچاوەکانی هێنانە ژوورەوەی ئەم مادانە بۆ ناو کوردستان توانراوە کۆنتڕۆڵ بکرێن دیارەکە دەواازە سنووریەکان سەرچاوان بۆ هاتنی مادەی هۆشبەر و بازرگانەکانی چۆن بازرگانانی مادەی هۆشبەر هەمیشە لە هەوڵدان و لە ئەبدێتی بەردەوامدان هەوڵدەدەن جۆرە ها شێواز بەکار بهێنن بۆ هێنانە ناوەوەی مادەی هۆشبەر یان خود تێپەڕاندنی بە خاکی هەرێمی کوردستان بەڵام ئێمە زۆر بەوردی کارمانە سەر ئەو بابەتەیە کردووە هەوڵمانداوە هەمیشە هەنگاوێک لە پێش ئەوانەوە بین و زۆر زانیاری پێشوەختەمان هەبوو بەر لەوەی ئەو مادە هۆشبەرێ بگاتە خاکی هەرێمی کوردستان ئێمە زانیاریمان هەبوو هەر لەگەڵ داخلبوون و هاتە ناوێ ئەو مادە هۆشبەرە بۆ ناو خاکی هەرێمی کوردستان و کەسانی تۆمەتبار بە تۆمەتی بازرگانی دەستگیرمان کرد و مادە هۆشبەرەکەمان دەست بەسەر داگرتووە تەبیعی ئێمە هەماهەنگێکی زۆر باشمان هەیە لەگەڵ گشت دەستگا ئەمنیەکانی تر دەواازە سنووریەکانە با بڵێن پاسەوانی سنوورە و هەموو هێزەکانی تر بێکەوە توانی ومانە پلانێکی تۆکمە دابنین تاوەکو ڕێگریەکی تەواو بکەین لە هێنان ناوی مادەی هۆشبەر بۆ ناو خاکی هەرێمی کوردستان و خۆشبەختانە هەماهەنگێکی زۆر باش هەیە و بە بەردەوامی چاڵاکی ئەنجام دەدرێت و ئەو بازرگانانەی تەنانەت ئەوانەی کە لە دەرەوەی خاکی هەرێمی کوردستان بوون ئێمە توانیمانە دەستمان پێیان بگاتون لە دەروی هەرێمی کوردستان دەستگیریان بکەین و بیان هینەوە دەرگاکانی هەرێمی کوردستان و عراق پێشتر باسلەوە دەکرا کە لە ناو هەرێمی کوردستانیش لەوانەیە کارگەی بەرهەمهێنانی حەبیا مادەی هۆشبەر هەبێت ئەم بابەتە چۆن ئایا لە ناو هەرێمی کوردستان شتی لەو شێوەیە بەڵێ لە ناو خاکی هەرێمی کوردستان هەوڵ هەبووە بۆ دانانی کارگا بەڵام خۆشبەختانە هەرزوو زانیاریمان لەسەری هەبووە و کاری لەسەر کراوە و دەستی بەسەراگیرا و ئەو مادە هۆشبەرەی کە مەبەست وە بەرهەمی درستی بکات و بیخاتە بەردەستی بازرگانانی مادە هۆشبەر دەستی بەسەراگیراوە و کێڵگە هەبووە لە ساڵانی ڕابردووە دەستی بەسەراگیرا و کێڵگەکە لە ناوبراوە سەرجەمی ئەوانەی ئەو تاوانبارانەی کە هەڵساون بە ئەنجامدانی ئەم تاوانە لەلایەن دادوەری لێکۆڵینەوە و پەراویان بۆ کراوەوە دواتر سزای تونندراون من دەمێت لێرە ڕۆڵی دادگاکانیش بەرز بنرخین بە تایبەت دادوەرە بەڕێزەکان دادوەری لێکۆڵنەوە کە شەو ڕۆژ لەگەڵ ئێمە لە خەت بووە و لە هەموو کاتێکدا ئێمە هەر کارێک ئەنجام دەین بە بڕیاری بەڕێز دادوەری لێکۆڵینەوەی ئاسایش ئەنجامی دەدەین واتە هەموو کارەکانمان بە شێوەیەکی یاسایی و دروست ئەنجام دەدەین و سزاکانیش طبیعی هەر کەسێک کە بازرگانی مادەی هۆشبەر من دەمێت لێرە ئەوە ڕوون کەمەوە بە تایبەت ئەوانەیە کە بازرگانی نێودەوڵەتی دەکەن بە پێی مادەی 25 هەر کەسێک کڕین و فرۆشتنی مادەی هۆشبەر بکە واتە سنووری وڵاتێک بپەڕێنێتەوە بە پێی مادەی 25 سزا دەدرێت سزاکەشی دەست پێ دەکات بە زیندانیکردنی تا هەتایی تاوەکو لە سێدارەدان و زۆر جار و هەروەها دەست بە سەرداگرین گشت ماڵ و مڵکی گوازراوە نەگوازراوی ئەو تۆمەتبارە ئەوە ئەگەر هاتوو کڕین و فرۆشتن یاخود پێدانی مادەی هۆشبەر بێ بەرامبەر لە ناو خاکی هەرێمی کوردستان بێتن ئەوە بە پێی مادەی 26 سزا دەدرێت سزاکەشی دەست پێ دەکات بە زیندانیکردنی کاتی تاوەکو زیندانیکردنی تا هەتایی و زۆر جار دادوەرە بەڕێزەکان دەست بەسەر گشت ماڵ و مڵکی گوازراوە نەگوازراوی ئەو تۆمەتبارە دادەگرن و هەندێک جاریش بە بڕێک باڵێ سزای دارایی سزای دەدەن لە 15 میلیۆن دینار دەست پێ دەکات تاوەکو 90 میلیۆن دیناری عراقی و دەمێ ئەوش بخەمەڕ و هەر کەسێک کە ئاڵودەی مادەی هۆشبەر کراوە دەتوانێت خۆی دەست پێشخەری بکات بچێتە ناوەندێک یاخود شوێنێک تایبەت بە چارەسەرکردنی ئاڵدەبوانی مادەی هۆشبەر هیچ سکاڵای سزایی لە دژی بەرز ناکرێتەوە بە مەرجێک پابەند بێ بە وەرگرتنی چارەسەری تاوەکو چاک دەبێتەوە بە تاوانبار هەژمار ناکرێت. زۆر باشە زۆر سپاس دەکەم بەڕێز ئەرکان بیبانی گوتەبێژی بەڕێوەبەرایەتی نهێشتنی مادە هۆشبەرەکان زۆر سپاس کە لەگەڵمان بوویت.